بێت هیوادارم کە خاص بن و ڕۆژ ڕۆژگارتان بە خۆشی تێپەڕکەن. ئیمڕۆ هاتکینە سەخەمەتان بە باس و بابەتی ژیانی هاوبەش و ئزدواج. هەروە کە ئەزانن هەر کەنیشک و کوڕێک کە گەیی بە سن و ساڵی جوانی و لاوی تەسمیمەگرێ کە بڕێتە سەر زندگی خۆی، ژیانی هاوبەشی خۆی شروع کات. ئەمە لە مەسیری خلقەتی تووە و بنیامەکانە هەست کە لە جێگەی کەولا ژیانی خۆی دەست پێ کاتە کەسێکترا و بنەماڵەیەک تەشکیل بات بە بۆنەیە وەسەکە نەسڵی بەشەریەت بمێنێت، مناڵێک بێرێت بۆ ڕشت و تەعالی خۆی زندگی بکات. حەزەکەم لەسەر پرۆسەی ئزدواج و ژیانی هاوبەش باسکەین. هەر بەم بۆنە سێ مێمانی عەزیزمان هەست، سێ خاتوونی ئازیز کە چوونەسە سەر زندگی خۆیان و هەر کامیان لە ڕووی تەجروبەی خۆیان لە ڕووی ئەوەی کە ژیانیان بەسەر وەرگا لەسەر ئزدواج و ژیانی هاوبەشە تەکمانە باسکەن. بڕین بۆ لای مێمانەکەمان با بەرهەمەکەمان دەست پێکەین. فەرمووین باچی. هاوڕێانی خۆشەویست، هەروە کە ئەزانن باس و بابەتەکەمان ژیانی هاوبەش و ئزدواجە. هەر بەم بۆنە مێمانێک عەزیزمان هەست، خاتوونێ لێکردن. حەزەکەم بڕین بۆ لایەن خۆی زیاتر پێمان بناسێنێ، جا باس و بابەتەکەشمان دەست پێکەین. بەخێر بێن خاتون. خۆش بێخوا. خۆتان پێمان بناسێنن. بەناوخوا هایدێ محەممەدی 48 ساڵمە لە شارسن. بەخێر بێن قات و هایدە. خۆش بێخێر. خاتون چەند ساڵە ژیانی هاوبەشی خۆتت شروع کردووە دەست پێ کردە؟ لە ساڵ 72. 28 ساڵە. چۆنە بیر و باوەڕی تۆ سەبارەت بەم مۆزوع ئەچەس؟ وەڵا زندگی هاوبەش تەک ئایسا زەمان ئێمە و ئایسا فەرقی فرست. ئێمە سادە زندگیمان شڕۆ کرد، وەلی ئێستا تر تەوەقۆی مردم جوێهین جوانەکان ها لەبانەوە. سادە یانێ چۆن؟ ئێمە بدونەوە کە کەسێک کۆمەکمان کات خۆمان زندگیمان شڕۆ کرد بە کۆمەکیەکەەوە تەکاغەمانە، خۆمان زەحمەتمان کێشە زندگیمان یایەکە سازیان بەیەک. ئەرەوەڵە ئیسە چۆنە؟ ئەیسەی تر وەڵا بۆ جوانەکان زندگی سەختە. بۆچە سەختی باوکو دای کۆمەکیان کردیتر ئەم مشکڵاتە هەست، گرانیە، کارکەمە، جوانەکانی تراوە هانە سەختیە. یانێ لە باسی ئابووریە خەریکن سەختیەکێش. ئەمە یەکێ لە دەلیلەکانیەوانە. یانێ بەهۆی ئەوەی کە لە باسی ئابووریە جوانێکمان هالە سەختی و مەزیقا ئزدواج کەمە بووگەسەوە. دەلیلی تری؟ دەلیلی تریشی ئەوەسە کار نییە. ئەیسا تەوەقۆی جوانەکانی شەر هەر لە سەرەوەی تر هەرواسا بەرەو ڕۆژگارێکە چین کە هەر ڕۆژ شتێک تۆلی دەوێت زندگی سەنعەتی بێتەوە و تەوەقۆی منێ جوان خاتونێتر یا ئاغایتر هەرها لەسەر وەکو ئێوە نییە زمانی ئێوەکە بە هەرشی شتە ئەسازیە. ئەمە چەند ساڵ لەسەر خەزبرانە بووین تا خۆمان چکەچکە ماڵمان سندوو. پێتان سەختنەوە؟ نەوەڵا فرە خۆش بوو. مشکڵاتی نییە؟ ئیتر مشکڵات خاص خۆی هەست. منیام لە دوو خانەوادەکە ئەوێتە یەکێ مشکڵات خاص خۆی هەست، وەلی تر هەر باوجودەوەیشە هەر خۆش بوو و دۆرانە هەر خۆشتر بوو. یانێ ڕاحەتتر بوون؟ وەڵا خاص و. ئێستا چەند مناڵتان هەست؟ دوو مناڵ مەسڵەمە. ئەگەر کچێکت یا کوڕت، من نازانم کچت هەست یا کوڕۆ هەست، هەر کامیان قرار بێ بیان نێریتە سەر زندگی خۆیان، خۆت بە عنوان دایکێکی ئەنتزارێکت هەست، چۆن دایک و باوکەکانیش ئەنتزارەکانیان ئەوەز بوو بە هەروەکان. وەڵا من حەزەکەم هەر فقط ئەوە کە خانەوادەی تەرەف سالم بێ کوڕەکە یا کەنیشکەکە فەرق ناکە هەتیانەشە سادە بن، انتزار فریان نەوێت لەیەک چۆن لەم ڕۆزگارە سەختە بنیام تەوەقۆیی فرە لە بانەوە بێت و بێژێت تەنیا یەک تەرەف ماڵ بنێتەیەکەوە زندگی بنێتەیەکەوە ناکرێت وانە هەرواسا ئیترەشە بنیام انتزاریشی کەم بێت. انتزارەکە تا حدێکە توانێت کەم بێت نسبت بە ئەم ڕۆزگارێ. حەزەکەم هەرچی سادەتر بێت هێشتا هەرکەم. ئێوە کەنیشکەکەیشتان وە بەر هاوردگە کە سادە پەسەند.
کە ئەگەر زمانێک وە سەر زندگی خۆی بە مشکڵی بەری خوار کەمی و کەسریک بوو یا هەر تووشی مشکڵاتی خۆیانیان بوون ئەخلاقی تەکیە کنار بێت لە زندگی هەر هەمیشە کەم و کەسری هەست گشتی یەکسەرەوە نیە بیژی حتمما هەرچی شتە تامین بووە بۆی مناڵەکان شکر بۆ کوڕێک و کەنیشکێک مەسووە باریانم هاوڕێ کە تەوەقۆیان هەر لە حەد خۆیانە فرە تەوەقۆیان لە بانەوە نیە تەوەقۆیشیان لە خوارەوە نییە مناسب چه تەوەقۆیەکە ئەو کە بنیام لەو شرایەتە بێت کە بزانێ مۆقعی دایک و باوکی هەستیان یا کەم و کەسری هەست لە زندگیار کەم و کەسری هەست ئەوانیش پڕتەوەقۆ نۆن بێژنێ من نا حتمما ئەو شتەواکە تێ هەشی سەگەرەکمان بێت جایوە چۆن گەیاندگیانتانە بەم بیر و باوەڕە وەڵای تر تەک باوکیە بە یەکەوە هاوفکر بووگین کە بێژین مەسەڵەن ئەو شتەواکە تێ ئەو لە وەختە ئەوان گەرەکیان بێت پوڵمان بوێت شرایەتەکە بوێت ئەنجاممان داگە کارەکەمان دروست کردە بۆیان شتەکەمان سنگەوەلی تر ئەگەر نەوێت ئێژین پیان ئێژین ئایسە لەم شرایەتە ئێمە ناتانێت دانێ خاتون چۆن نەتوانێت تەک پیاگەکە یا هاوبیر و هاو قسە بە هەروواکە خۆتان وتان من تەک پیاگەکەمە هاو قسەم قسەمانی یەکێکە وەڵای تر ئەو هەرچیک بێژێت من ناژم نام یا من هەرچی قسەم کردوێت وتوێتم ئاوا ئەویش شاید لە جێگەیکە قسەیەوە دروستتر بێت و بیر و باوەڕێیەوە خاستر بێت لەو شرایەتە دەیتر من هیچێ ناژم مەسەڵەن کۆتاتێم ئەگەر ئەو حەسکات بە ئەو لەو شرایەتە من هەر کۆتاتێ لە جێگەیکە باسێ پێشاتکە مەسئلەیەک هەست کێش و گرفتێک هەست ئێوە نەزەری خۆتانێژن و ئەزانن کە ئەمە دروسترە وەلی پیاگەکەتان کۆتانای چاکە من کۆتاتێم هەتاگەر ئەوەی کە ئێوە بێژن دروستتر بێەوە بە نەفعی فرە لە وەختکەدا کە حەق بە منیش بوو وەلی بازم من هەر کۆتا هاتم دەیجا خاتون و پیاگەکان چۆنەشێ لە پاڵێکە کۆتا بین تا ڕادەیە کە حەق خۆشیان زایع نەوێت و ئەو شتیشەکەوا دروستە بۆ بنە ماڵەکەیان ئەنجام بێت ئەیترشە قسەیان یەکێ بێ حەداقل لە خەڵۆتیەکە بێژن بە یەکترین کە ئەم قسە لە وەختەوە من ئیسە لە نەشایەت لە ناو جەمعێکا بوێت ئەو قسە کریاوێت من کۆتا هاتیم حەق بە من بووەوە لەیتر من گوزەشتم کوێ بە بازە شەرایەتە لێ پێشنێت جاجواوی پیاگەکەتان چەست ئێژێ پەشیمانم حەق بە تو بووە لێ پەشیمانم لە حەلکردنی مەسائل لە بە یەکۆ چۆننێوە وەڵا خاسیم قسەتان بۆ جوانەکانمان چۆنە دوودانە جوانن ئایسا لە ڕۆزگاری ئێمە هەردووکیان ئیسە شاید تەحسیلکەردە بن لە ناو بازاڕی کارە بن هەر کامیان خۆیان بە مدیرێک ئەزانن بە کەسێک عاقڵە زانن ئەم دوو بنیامە چۆن بەیەکۆ گەین بە تەفاهم حەزەکەم وەک ڕەفیق بن یەکترین دەرکەن ئەقل لە جێگەیکەوە خۆڵق و خۆی من شتێکە و کەسێکتر جۆرێکترە یعنی ئەمە هەڵەگەڕتەوە بۆی کە چۆن بار هاتگین چۆن پەروەردە بووگین لە لای دایک و باوکمانە سرێک ئەخلاقگەلمانە مەخسووس بە خۆمانە بازێ لە بنیامەکان واقعەن ناتوانن بە یەکۆ بسازن هەتاگە بڕی بۆ لای مشاورێک دەروون ناس یا مشاورێک کە مشاوری ئەزدواج بێت ئەژێت کە ئەم دوو نەفەرە بە یەک و نایان کردی ئەسڵەن دەست خۆیان نییە دوودانە کەیس نین کە بۆ ژیانی هاوبەش بە دەردیەک بخۆن لەم شرایەتە چا ئیتریاشە کۆتا بن دانێکیان کۆتا بێت یایتر زندگی بێتە شەڕ و مەرافع و ناڕەحەتی و ئەگەر بەیەکەوە هاو قسە بن خۆ خاسترە بەیەکەوە ڕەفیق بن یەکترین دەرکەن فرەتر دەرک بێتەشێ تەفاهمیان بێ بەیەکەوە جا چە بکەین کە بگەین بەو دەرکە چەندێک ئەتوانی ئاغت دەرکەیت ژن هەمیشە دەرکی نازانم بە نەزەر من ئەکسەر ژنەکان دەرکیان فرەترە ئەقتصاددانترن لە نەزەر ماڵیەوە وەلی شاید بەعزی ئاغا ئەوە کە دەرک نەکات بێژێ من هەرچی حەزکەم قسە شاید قسە من بێت هاوسەرگیری یەکێکە لە پرۆسە گرنگەکانی ژیان و بە کلیلی کردنەوەی ژیانێکی نوێی دوو مرۆڤ دادەنرێت بە دروشمی بەهێزی و هاوسیمایی ئاوێتەبوونی دوو ڕۆح و دووگیان بە مەبەستێکی ئامانجدار لە بنیادنانی خێزانێکی سەرکەوتوو و هێنانەدینەوەی نوێ بڕیار لە هەڵبژاردننی هاوسەر کارێکی تاڕادەیەک قورس و گرانە سەرەڕای ئەوەی کە دوو کەس یەکتریان قبوڵە و بڕیار دەدەن هاوسەرگیری بکەن بەڵام تاڕادەیەک دووچاری سترێس و فشاری دەرونی دەبنەوە چونکە بڕیارەکە وابەستەی داهات و چارەنووسی مرۆڤە
بۆیە لە کاتی هەڵبژاردنی کەسی بەرامبەر پێویستە زۆر بە وریایی و بەوردی هەنگاوی دروست بدرێت تا هیچ کامیان دووچاری شکست نەبنەوە. مەبەست لە وردی وریایی لە هەڵبژاردندا ئەوە نییە کە مرۆڤەکە دووچاری واسواسی ببێت و لە کۆتاییدا توانای بڕیاردانی نەمێنێ، بەڵکو بە شێوازێکی لۆژیکیانە بڕوانێتە بابەتەکە و تەواوی ژیانی خۆی لەگەڵ کەسی بەرامبەر پێوانە و بەراورد بکات تا بزانێت ئەو کەسەیە لە زۆربەی ڕووەکانەوە خاڵی هاوبەشیان هەیە. بەخێر بێن خاتون. تکایە خۆت بناسێنە بە بینەرەکانمان. فەرەنگیز میرەکیم لە شاری سنە. بەخێر بێن خاتو فەرەنگیز. خاتو فەرەنگیز باس و بابەتەکەمان ئەزدواجە. کار و پێشێ ئێوەیش ارتباتی مستەقیمی ئەستە کە ئەزدواجە. شغڵەکەتان معرفیکەن؟ ئێوە لیباس عروس مێزۆن لیباس عروستان هەست. پس سەر و کارتان هەستە تواوە و یوزاواکان وانە؟ لە باسی بەر لە زواج و بڕین بووی چۆن ئایوە چۆن چ بەرخورد گەلێکتان هەستە بۆ یوزاواکانە شرایەتیان چۆنە ئەکسەرەن وەختێتیان بۆ لای ئێوە؟ والله کە من بەنظر مێزۆن لیباس عروس کۆلم خۆشترین کار دنیا چۆن تەک خۆشی گشتیا سەر و کارتان هەست. بعد شتێک بێژم کە مثلا مۆردەوە کە ئیژن قبل سین فقط تێن بە هەستێ خۆشەوە تێن بنیام شەوق و زۆخیان هەست ئەوان لباساکەنە بریانەوە عروسەی کات زاوا ئەیبینێت خۆ بنیام حەزەکە ئەو چتێریە بەنظر خۆم کە شتێک فرە خۆشە. ئەحساس و هەستی ئەوە یوزاوا بە یەکە و چەس لەو شرایەتە واقعا زەوقەکەن مثلا شتە من خۆم بە زەوقەکان ئەوان خۆشحاڵم. تایسە چەندێک بۆتان پێش هاتکە متەوەجێ بن کەەوە یوزاواکە لەو شرایەتە هەر لەو ئەوڵە چەند یەکترین دەرکەکەن دیارە پێتان؟ بۆچەنە واقعا مشخصە چۆن مەسەڵەن ئیسا هەر لە مەسەڵەن پوشتێکی لە باسە و بێژی لە شتێک و بێژی کام و مشخصە بازێ وەخت هەست مەسەڵەن عروسەکە دەرکەکە کە مەسەڵەن خانوادەی زاواکە ڕازینین ئیسا هەر شتێک بێ یا خانوادەکان ڕازینە حەزە ئیسا لە باسەکە یەک زەڕە پوشی دەبێت مشکڵێک پێش نایت وەلێ خۆب لە تەرەفێکیشەوە هەستمان نا مەسەڵەن هەر دیارە مثلا لەسەر مثلا هەر پوششێک بچێت کە مثلا یا ئاستین لە باسێک یا یەقەی لە باسێک کەمێ باز و بەستگی بێ مثلا بەیەک و کنار ناین بەیەک لە بوارە ماڵیەکە چە وارە ماڵێکیشۆ کە ئێمە متەسبانە ئەکەفێتە ئاخرین مەرحەلەت کە تێن بۆ لای ئێمە هەمیشە دەسوڤاڵیان تەنە ئەکسەر ئێمەش تا ئەو جێگەبتانی مەجبورین کە مەسەڵەن تەکیان ناڕێ خۆش بێت. ئێوە یوزاوا چەنێ وەوی چەنێتە زاوا کنارتێ زاوا چەنێتەوە یەک ناتێت لەم شرایەتە میشە توان متەوەجێ بنێەوە. والله مثلا ئایسە کە دەور زمانەکە وای پێهاتکە گشتی بە نەزەر من ئەکسەر بۆ یوزاواکانمان بە یەکە و مەسەڵەن چیان هەست واقعا یەکترین دەرکەکەن. إذا مثلاً لهزينة لباسك كابي مثلاً أجر لباسك مثلاً هرزان تريجي خيتها كبا مثلاً كمي هرزان تربي خيتها كيسبها مثلاً كمي يا هر لا باقي شتكانا مهم يبو يا مثلاً فرتر يكتب مجر أوي كبيج مفرة مثلاً سنيان لخوار وبي كي مثلاً عروسك مثلاً تشترك بلوانة كيدر هالبيجي نقص خصي فما مثلاً كمان وجرنا أكثريان بيكو مثلاً كنارتين الزواج زمان للسني خوارة كأنك أتواني کاریگەری بێ لەسەرەوەی کە بۆ یوزاوا یەکترین خاستر بناسن یەکترین خاستر دەرکەنەوە و زندگی موفق بێت. بەنەزەر من بەنەزەر خۆم ئەزدواج لە سن خوارە فرەشت باس چۆن واقعا من ئەبینێ مثلا ستێکیان هاتکردی من عروسەکان مثلا ئێژم پێژم تۆ مثلا ئێستا 14 ساڵتە 15 ساڵتە نەهایەتی 16 چۆن ئەزدواجەکەی مثلا بەخاتر لباسەکە و تەڵاکە یانێ تەنیا شتێکە لە زەماوەندکردن ئەزانێ ئەوە زەماوەندکردن ئەزانێ ئەوەسە دەرکیان وەلێ واقعا سەشی خانوادەکان خۆیان چۆن نازانم من بە نەزەر شەخسی خۆیشمە نازانم شاید نەزەرەکەشم دروست نەبێت وەلێ خۆب مەسەڵەن دانەی 14-15 ساڵە هانەوە فکر و شتێک ترا تا ئەوەی کە بێت بتانێ زندگی ترکا بێت بە مەسەڵەن چۆن بێژم تەک واقعیەتەکانە کنار بێت تاڵی و تووشیەک نابێت هەر بە ڕۆیا و چت خەریکە ئەچێتە بەرەوە چون ئەو شتە ئینتزارەکە مەسەڵەن هەر کۆلەن ئێمە ئەوانمانە هەست کە سنیان بانیشە ئێژێن ئەزدواج ئەو شتە نییە کە مەسەڵەن تەسەوورێکی قەبلە سێن وەختی میام ئەچێتە ژێر سەختی دوو نەفەرشنە ژێر سەخت ئەو وەختی یەکترین دەکەن وەلێ ئەمە هەمسە فکرەکەن کە هەرچی شتە ئەو تەڵاسنەسە ئەو خەرید ئەوڵیەسە ئەو خۆشخۆشان ئەوڵیەسە وەلێ لە حاڵێکا دوای ئەوە شتکە لە پێشتی کە ئەو مناڵە 14-15 ساڵە تاقەت و تەحمل ئەو شتێ نیە چۆن نەگەیگە بەو بلوغ فکریە و دەرکە پێشتی بۆ هەتکە زەماوەندکردن لە سن و ساڵی بانە چە
بنظر من إذا نفرش بان ولي أوان ما نكم زمن قم أبين مها من أوكارا كم زمن وبزواجي واتين بولا ما سنيان بانتريك أساسا كم دركيان مثلا شتريكا دركيان بانتريكا مثلا بنيام أزاني واقعا أمانة تفاهم يعني هسبيكو شتيك نية كمثلا بيجي لروي إحساس ولا روي هستيك ولا روي شتيك مثلا أني بيكو مشخصة كأمانة أجر مثلا مشكلة كيش بيش بدواي أو أشياء ناوزندكي راح ترقتان حديقا جنوبیاک لە جێگەیەک و لایکە عادەتەکەن بە یەکۆ زندگیکەن یعنی ئەگەر باسی خۆشەویستی و ئەوەڵگە لە زواج بنینەکنارە و لە جێگەیەک و باخلاقێکدا کەفن یعنی وەکو دەرووناسەکان نێژن زوانێک مشتەرک پەیاکەن بە یەکەوە کە لە زوان یەک حاڵی بن قلق یەک تێتە دەستیان تۆ چەندێکی برکە ئامە بێتە دەسەڵاتوو من ئایسە 20 ساڵ شاید 25 ساڵی بردوێت کە ئایسەیتر ئەزانم چۆن تەکاغەمانە ڕەفتارکەم یعنی زمانێک توولانی ئەوات وەلێ یانێ بە نەزەرێوە ئەو ژنوشووە بێسن تاوە بەدەست بێرن یان بە اختلاف و شتە کێشێت بتواو بوون فکر ناکەم کە ئیتر ئەو نەشە ئایسە کەنیشکەم زەمانە یا هەر فەقەت فەرق ناکات کوڕەکانیش ئەوە بتانن یەکترین دەرکەن ئەوە سەختی کێشن یا هین بێت مدت زەمانەکە توولانیە بێتەوە باسی ئینتزارەکانمان کرد ئینتزاری پیاگەکان لە خانمەکان و خانمەکان لە ئاغەیان وتان ئەشە ئینتزارەکان متعادڵ بێت فرە نەوێت کەمیش نەوێت ئێوە ئینتزارەکان چۆن نەوێنن یانێ ئینتزاری متعادڵ چۆن نەوێنی وەختێژی ئینتزارە تام حەدە خاسە من ئینتزارم لەوە زیاتر ناوێت ئینتزارم بێت لە شووەکەم واسە وەڵا دێ ئایسە شەرایەت زندگی سەختە ئەشژن تەوەقۆی بێتە خوارن ئەوە بێژە من هام لە ماڵە یا من خۆم کارەکەم پول خۆم خەرج ناکەم فەزیو هەیە فقط پیاگە کەس لە ماڵە پول خەرجکات هەرچیک مانگەرەکە ئیمکانات بێت ماڵ بێت چت بێت ئەو فقط تەهیەکات ئەشە ژنیش کۆمەکات ئایسەشێ هەم ژن هەم پیاک بە مشارەکەتێکەوە زندگی بنێیەکەوە وەزیفەی دانێ خاتوون چەس لە ئەزدواجە ئەشێ هۆشی بە شووەکەیەوە بێت چۆن محەبەتی پێ بکات ئینتزاری بێرێتە خوارەوە وەختی ئاغای لەسەر کارتێتەوە ئەم ناوچەوە ناتە یەکا بێژێت تۆتیتەوە خەسەیت و من ناوای بۆ گەڕیان و من هەر هام لە ماڵە و ئەشێ دەرکی بێت لە ئاغای تا چ ڕادەیەک تا حەدەوە کە یەکترین ڕازیکەن ئاغاکە چە ئاغای شەشێ هەر هۆشی بە خانمیەوە بێت نێژێ تۆ هەر های لە ماڵە و چەت کردگە ژنیش لە ماڵیشەوە ها لە ماڵە کار خۆیان جامات کار ناوماڵی شەر خەسە کوونندەس ئەشێویش تێتەوە کار ناوماڵمان نەس پەروەردەکردن مناڵمان دوایەوە هۆشی بە ئەو شوویۆ بێ مێمانداری محەبەتی پێ بکات نێژە مەسڵ نێژە خانەوادێ من کەمتێن یا خانەوادێ تۆ فرەتێن ناو خانەوادە یەک چۆن وەختی بنیان بژن و پیاگەوێتە یەکی ئیتر خانەوادەیان نەوێتە یەکێک ئیتر منوتوی نەکەن لە ناو ماڵیشە تا زندگیەکان خانەوادەکانتان کردژن و پیاگ چەندێک ئەتوانن حریمێک بۆ خۆیان دابنن دیوارێک بە دوور زندگیەکە یانەکە خانەوادەکانیش ئەوە نەزەر خۆیان نەسەلمێنن پێیان و نەوێتە باعث اختلاف و شەڕ و داوا لە ناو بنەماڵە ئەشێ قسە یەکترین نەکەن بەلای خانەوادەکانیانەوە شەڕێکیانەوەی شتێکیان هەر مشکڵێکیان ئەوێت خۆیان بەیەکەوە حەلیکەن ئەم خانم نەڕێ بەلای ماڵ باوکیەوە بێژێ چۆن ماڵ باوکیش لە دڵسۆزی یا دایکەکە یا باوکەکە هەر کەسێک قسەیەکە کات کاوێتە باعث ئەوە کە تەحریک کۆنەندە بێت و مشکڵاتەکە فرەترەوە بێتەوە یا ئاغەکەی شەروە نەڕێ بەلای خانەوادەیەوە قسە بکات کاوانی شەر بە ڕووی دڵسۆزی قسە بکەن بێژن ژنەکەتە مەسە ژنەکەتەوەسا لە بنەماڵەگەلێکە خۆیان دخاڵت ئان لە خان زندگی کوڕ و کەنیشکەکەیان چە بۆ ئەو دایک و باوکە لە چە
بازێک لە بنەماڵەکان ئەمە بە وەزیفەی خۆیان نەزان کە وەویەکە و کوڕەکە یا کوڕەکە و زاواکە ئەچن تێنەوە ئەمان بزانن لە هەرچی کار و کرداریان و قەرزیانە سنیسیان مێمانیە چن لیباس پۆشینیان حتا لە جلوبەرگیشیانە نەزەران دەخاڵەتەکەن. ئیتر وڵاو کار ئشتباکە ناوێت دەخاڵ ئێمە هێشتا هەستمان لە ناو کۆمەلگامانە بەداخواست بۆ لێکەمەوە بوو بەسەوە سری لە بنەماڵەکە کە هەرم دیدگایانە هەست ئەمانە شێشەپێکێن یا وەزیفەی و کوڕکەنیشکە چەس کە بەرگیری ئەم اتفاقە ئەشە جۆرێک قسە بکەن جۆرێک ڕەفتارکەن بێژن کە ئێمە خۆمان هەر شتێ مشکڵێک هەرچیکمان بێت خۆمان حەلیەکەین لەبێن ئەو دوو نەفەرا خۆیان حەلیکەن بێژن بە خانەوادەکانیشیان کە قسە نەکەن و ناڕەحەتی پێش نێت چۆن کە ئیسا مەسەڵەن خانەوادێ من خۆم ئەگەر قسە بکەن ئاغەکە ناڕەحەتەوێت خانەوادێ خەزورێشم هەروە قسە بکەن من ناڕەحەتەوەم هێژ من خۆم ئەگەر بتانم مشکڵەکەم حەلەکەم ئەگەر نەمتانی لە مەرحەلێ بەعدیە ئەوە لە ڕاهنمای لەوانەگرم یانێ دایکێک کە چەند ساڵ مناڵێکی پەروەردەکرگا بە حەقی خۆی ێزانێ بێژێ خۆمەمە زندگی کوڕەکەمە یا کەنیشکەکەمە هێشتا من زاواکە یا وەویەکە ناناسم ئەو ئیتمینانمە پێیان نەکرگا وە فکرە کاتەوە کە خەریکە دڵسۆزی ئەکا شایدی شواقعان دڵسۆزی بکاوە لە ئەو دڵسۆزی ئەوە قابلە قبول نەوێ بۆ ئەم کچ و کوڕەوانیە وەلێ کوڕەکە یا کەنیشکەکەیش دڵی نەی بژێ دایکمە من چۆن بکەمەگەژیە ئەم بیر و باوەڕە چۆنەشی وەڵا بنیام ئەگەیتە مەرحەلەیەک من ئایسا خۆم کوڕم گەورەس ئێژم حەداقل ئەشێ بگەیتە ئەو فکرەکە بزانێتتر گەورەس ئەتانێ خۆی زندگی خۆی ئیدارە بکات نێت لە هەر کارێکە مشاورە لە من بگرێت بێژێ دایکی ئەمە بکەم ئەوە بکەم ئەشێ خۆی بە ئەگە مشاورەت لێ بگرێژیجە مشاورە بگرێت تا ئەشێ تەک خانمەکەیە ئەگەر مشکڵیان هەتکی بێت بێژم هەتکتان بەیەکەوە بێندانیشن قسەکانیان گوێچکە بەم جار ڕاهنماییان کەم قەزاوەت یەکتەرەفە ناوێ بکرێت دروستە فەرمونون بازە وەختەس کوڕەکە و کچەکە لە یەک ناڕەحەتن تێنگلەیەکی بلای دایک و باوکەکەکەن وەلێ ئەو باسخۆرد و یانە فیدبەکەکەی لە دواییە زیاترە ئەوان ئاشتەکەن و ئەوان ئاشتەکەنەوە چنەوە بە ماڵ و زندگی خۆیان لەم لاو ئەو ناڕەحەتیە لە دڵە و دایک و باوکان مێنێتەوە شاید دیدگا و بیر و باوەڕیان بۆ وەویە یا بۆ زاوە عوەز بێەوە دروستەوە نەوێتەوە و ئەمە هەڵەگەڕێتەوە هەم بە دایک و باوکەکان و هەم بە ئەو کوڕ و کەنیشکە شتێکمانە وەکو مەهارەتی زندگی یانێ بتوانێت لە هەر مەسئلەیەک ڕێگە حەلی بۆ پیاکەوە کەنیشک و کوڕە و ئەمە هەڵەگەڕێتەوە بە نوعی پەروەردەکردنیان کە دایک و باوکەکە چۆن پەروەردەکە و مناڵە چەندێتەوانە. بەخێر بن خاتون ئسلام بۆیەوە تکایە خۆتان بناسێنن بۆ بینەرەکانمان بەندە گۆڵچین وەڵامۆیسیم خەڵک ئاوایی بێسارانم لە دایک بوون هەرسینم ئیسا حاڵ حاضر لە سنا زندگیەکە بەخێر بن خاتون گۆڵچین خاتون ئێوە کاروباری خۆتانتان هەست شغڵێکی کەسب و کاریە خۆتانتاندانیاگا پێم خۆشە زیاتر لەبارەی کارەکەتان بۆمان قسەکەن بزانین چاکەن چەند ساڵە دەستان کردگە بەکاری خۆتان من حدودەن 16 ساڵە خەریک کار سەبەت بافیم ئەوەڵ دەفا کارم قاڵی بافی بوو مەرەبی قاڵی بافی بووم من لە 11 ساڵێکی مەرەبی قاڵی بافیم لە 36 ساڵێکیشە خەریک کار سەبەت بافیم ئیتر قاڵی بافیەکەمدا بە خانمێکە واگوزارم کرد بە ئەو هاتمە ناو کار سەبەت بافی چوم ئامۆزش سەبەت بافیم دی و خۆشم هات لە کارەکە ئێداممدا ئیتحاڵ حازری سە خەریکم کارەکە جا چەند نەفەر بۆتان کارەکەن هەر لە سنە کارەکەن یان لە شوێنگەل تریشە مەشغوڵ بەکار وەڵا حدودەن من 89 نەفەر بۆم کارەکات لە پاڵەنگان و کرماشان و دێوەزنا و کورسان و ئیتر لە جێگەگەن مختلفا بۆم کارەکەن حدودەن 150 نەفەریشم ئامۆزش تاکە
هل لە 4 سنە یا لە ئاواییەکان؟ وڵا من لە بێسارانە ئامۆزشم داگە لە قڕوا ئامۆزشم داگە لە مەریوانە داگمە لە ئەتراف کورسانە داگمە لە چۆڕۆنانە شاچووم و لە قسمەت نەوچوون بە فرێفرە باری و ئیتر من گەڕیامە. دروستە خاتون ئێوە خاتونێکی خاتونێکن کە چەند ساڵە ژیانی هاوبەشتان دەست پێ کردگەوانە و مناڵتان هەست شوتان هەست زندگی و ژیانی خصوصی خۆشتانتان هەست ئەمەیە کە بە بۆنەی کارەکەتان جێگەگەلترەچن ناوێتە باعیسەوە کە لە ماڵەوە دوورکەفن لە کاروباری ماڵ و مناڵەکانتان دوورکەفن ئەزیەتی بۆتان نییە؟ من سێدانە مناڵم هەست دوانیان ئێزدواجیان کردگا دانیکیان ماگە ئێزدواجکە ئەویش مناڵ نییە 31 ساڵیە ئاغایشمان خوایەکەی من پشتکارم کە خەریکە ڕۆنەقەگرێ بە خاترەوەسا ئاغەمان پشتکارمە ئەو وەختە ئیتر ماڵ هەر هەسی گیر و گرفت هەر هەست بگومەگوو هەست وەلێ ئیتر ئەشی بنیام سۆری بێت سۆر بێت هەچە کاراکرێت. جا لەم ڕۆژگارە سۆر کەمەوە بووگەسەوە بە تایبەت لای جوانەکانە جوانێکە گەرەی ئەزدواج کات و بڕێتە سەر زندگی خۆی ئەو ئەشێ چۆن بکات بە تایبەت ئالەم ڕۆژگارەکە کە زندگیەکەمان کەمێ سەختەوە بووگەسەوە. وڵا ئیتر ئێژێ بەقاڵ قەدیم ئێژێ ئەگەر دەستێکە نەشکێت ئەشێ ماچیکەیت ئەشێ چون زندگی سەختەوە بووەسەوە سۆرمان بێت تەحەمڵ بێت جوانەکانی شەروە ئەشێ تەحەمڵیان بێت. وەلێ ئێوە خۆتان دوو مناڵتان نارگەسە سەر زندگی خۆیان بۆ ئەوان چۆن بوون یانێ ئەو ئەنتزارەکە ئێوە لە زندگی بوتان تەک ئەنتزارێکە جوانێ ئەمڕۆژی هەروە کوڕکەنیشکی خۆتان هەسیان پرە جیاوازترە دیدگای ئێوە چۆنە نسبەت بە مناڵەکانتان وەختی هەناردیانتانە سەر زندگی خۆیان؟ ئەو کە نەوێتە تعریف کە من تعریف لە خۆمەکەمەشی دیگران تعریفکەن واقعان من لە ناو خێڵمان خەزورم و ماڵ باوکما لە ئەترافیانیشما هەتا مەحەلەیشمانە من بنیامێکە ئارامم ئاوە تند نیم مناڵەکانیشم شکر بۆ خوا هەروە باراتکەن من ئەو کەنیشمە هێشتا ئێزدواجی نەکردو حدودەن بێژم 15 ساڵ لەمەوبەر ئێزدواجی نەکردو ئەموت پێ چایی بەدەستیەوە بوو بەدەمیەوە بوو مەزە خەریک و ئەی خوارد ئەموت پێ بچۆ فڵانە شتم بۆ بێرا دوای چایەکەت بچۆ وەلی ئەو چایەکەی دانیا و ئەچوە ئەی هاورد ئەو کە فرە لەزەت بەخش بوو بۆم کوڕەکانیشم شکۆر بۆ خوا هەر ئەو کەنیشکمەی سەفێر سەبەت بافی کردگا کوڕە بچکەکەم فێرم کردگا ئەو وەختە کوڕە بچکەکەیشم لە ناو کارگا پێ مێژێ ئۆستاد وەلی وەختی تینە دەرەوە نایتر ئەو جەوە نییە جیاواز قساکاتەکما وەک دایکی قساکاتەکما ئەو وەختە ئەوەش شتێک لەزەت بەخشوو بووم مەسن شتێک گێژم بە مناڵەکان ئەو کارەکەن ئەیسێشە کوڕەکەم ژنی خواستکە ئێژم ئاوە وابێت ئەزانێ کە سەلاحە واقعان ئەیکات ئێژم من ئێژم پێت ئەگە شتێکە سەلاح تەبیکە ئەگە سەلاحۆ نییە بە قۆڵم نەکەیت ولی ئەزانێ کە بە سەلاحیە کارەکەی ئەنجامات یانێ ئەو متمانەتانە داگەپیان ئەگەر ئێمە هەڵگەڕینەوە بۆ متمانەی بین ژن و شوو ئەوان چۆن نتوانن ئیتمینانی بن بە یەک کە باوەڕیان بێت بە یەک ژن ئەوە حساو نییە واقعان لە ماڵەوە درگا بوەسی بەسەریە و زرنگ بێت و ماقۆڵ بێت ئەوە حساوە ئازاد بیتێڵی بۆ گشت جێگەیەک بچێت وەلێ گشتی تاریف ماقۆڵی بات و گشتی تاریف زیرەکی بات و گشتی تاریف ئەخلاقی باتەوە ئەوە حساوە بنیام ئازاد بگەڕێت وەلێ لەناو مردما جێگەی بێت لەناو مردما لەناو دڵ مردما بێت کە دەستی بۆ نەکێشن احترام قایل بن بۆی لەجێ ئەو کە پشتی لێ هەڵ بۆ پیاگەکانمان پیاگیش فەرقی نییە ژن و پیاگ هیچ فەرقێکی نییە من 12 ساڵم بۆ ئێزدواجم کردگە احتمال دەست شوەکەم 20 ساڵ 12 ساڵ 15 ساڵ لە خۆم گەورەتر بێت خاز وەلێ جۆرێ ڕەفتارم کردێکیا من چون مناڵ بووم ئەو ڕخاستر ڕەفتاریە کردێک منە ئەو گەورەتر بوویتر حکم ئەوەیە بوو گەورە بوو واقعان کە من احترام بۆی قایل بم ئەو ساعت 4 سەبع چوا بۆ سەرکار وەلێ من ئەم درگاکە قەڵفکە تیتە خۆت بازیکە کڵم گەرەک نییە چون شاید حس مناڵی لە دڵما بوویت کە حەزم کردوێ درگاکە بۆسێ ئەترسم وەلێ نا ئەو ترسە نەو لە دڵما احترام بۆی قایل بووم کە تەجروبەی نەوێ وەکە مەسەن باوکێک کە مناڵەکە احترام قایلەکە بۆ باوکەکە منیش وا بووم واقعان ئەویش هەروە هەر بۆ احترامەوە
تكما رفتاري كردو واقعا شكر بو خوا هیچ مشكلة ما لبيش يعني احترام بوا بايو زندگی باي زندگی تان روسا ولی لم روزگارا ئەوەی کە خاتونەکان واقعەکان ئەوە فاصلەی سنیان نییە یعنی ئەوە نەماگە کە کەنیشکەکە فرە مناڵتر بێت لە پیاگەکە و ئەوەی کە نزیکە سن و ساڵیان بە یەک هەتکیان لە ناو جامعە هاتوچوویان هەست بۆ لێ بازم باوجودەوەی کە زیاتر مردمەوێنن کەمترەوە احتراماوێنی ئەزانیت چۆنە ئەمە دێر ئێزدواجەکان خاز ئیتر ئەکەفرن ناو وەسواسی واقعن ئێمە کە 12 ساڵمان بۆ ئێزدواجمان کرد نەمانەزانی چە بەچەست چۆنە زندگی چۆنە من خۆم 14 ساڵ لە کەنیشەکەم گۆرەترم وەختی مناڵەکەم بەخێو ئەکرد ئێحساسم کرد تک دانێک مەسەن عروسەکە بازیەکەم مناڵەکەم ئاوا گۆرە کرد فرێش زەریف گۆرەم کرد چون تەوەجۆ مناڵیم بوو پێ ولی ئیسا فرە دەرێ ئێزدواجەکان چ پیاک بێت چ ژن بێت ئەکەفنە ناو وەسواسە ئەی خوا نەخواسە ئاخەمان خیانەتمان پێ نەکات ئەیخوا نەخواستە مەسەڵەن شتێک نەوێ زندگیم ئاوا نەوێ مناڵەکەم ئاوا نەوێ نایڵن مناڵیان بێت تەک مناڵێکیان ئەوێ مناڵەکەیش فەقیر چە بکات مناڵێکی گەرەکە تەکیا بازیکە من مناڵەکانم وەختێ مناڵ بوون ئەچوام ئێمە یان خستە ئەوێ هەنگ جێگەیکە ئاغەمان کارمەند بیمارین بوو بێداش بوو خستمانیانە ئێنە لێنە خۆم ئەچوام بە ئەسەمەڵی خاکم ئاوەردۆ ئەم شۆردۆ زەریف ئاوەکەیم ئەڕژان و وشکمە کردەوە لەناو خۆشەکە وردمە کرد تێکیانە خۆم بازیمە کرد هەر کولەن کامیۆن بچکم بۆیان سەن و تێکیانە بازیمە کرد مەسەن ئەمت فلانە پڕیکەن بیتێرن ئەو سرویسە بێرن نۆبەت تووە شتێ ئاوا بازیمە کرد فوتباڵم تەکیانە کرد بەسکتباڵم تەکیانە کرد خلاصە کارگەلێکمە کرد تێکیانە وەک مناڵ ئەشی بنیام ئیسم دایک و باوک تەحمەڵی نەماگە نیا زندگیەکە فرە سەختە وەختی تەحمەڵ نەماگە یا هەچێ شتە بووەسە مەسنوعی شتێکە خوان مەسەن بەدەنیان سازگار نییە ئیتر خلاصە گشتی خوایەکە شێویان. بەپێی ئامارەکان لە ساڵی 2020دا ژمارەی کەسانی ساڵ کە تەمەنیان لە نێوان 15 بۆ 30 ساڵە گەیشتۆتە 14 میلیۆن کەس. ژمارەی ئەو کەسانە ساڵی 2016 دەوروبەری 12 میلیۆن کەس بوو. هەر لەو ساڵە نزیکەی 500,000 کەس بۆ ژمارەی سەڵتەکان زیاد بووە. لە 4 ساڵی ڕابردوودا ساڵانە 500,000 کەس بۆ ژمارەی سەڵ تەمەن 15 بۆ 30 ساڵ لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان زیاد بووە و ژمارەی ئەو کەسانەی کە تەمەنیان لە نێوان 30 بۆ 39 ساڵدایە و ژیانی هاوبەشان پێک نەهێناوە بۆ سەرووی 4 میلیۆن و 200,000 کەس بەرز بۆتەوە. ئەگەر لە بوارە ماڵیەوە بین تاشای ژیانی هاوبەشکەین خاتونێک و ئاغەکەی چەنێک دەتوان بە یەکەوە کنار بێن و سەدحی انتزاراتە خاتونێک چەنێ هەڵەگەڕێتەوە بە دارایی پیاگەکەی چەندێکی ارتباطی هەستە شخصیەتی خۆیەوە چەندێک ارتباطی بۆی کە ئەسەن تەوافقەکەن بە یەکۆ یانە بەنظر من کە شتێک بەناو تەوافق نییە هەڵەگەڕێتەوە بە شخصیەتی ئەو تەرەفە سریکی هەست کە مەسەڵەن قەناعەت دەرکەکە دەرکێکی هەست کە مەسەڵەن تەرەف مقابلەکەم نیستی من ئەتانم من بێم دەرکیکەم وەلێ سریکی نە قەناعەت نازانێت زیادە خواهە بەنظر من شتێکە کە بەزات هەڵەگەڕێتەوە ئەوە نییە کە ئەو نەفەر بین تەوافقکەن بە یەکەوە و ئەوەی کە دوو نەفەر یەکترین دەرکەن ئیسا ئێمە لە بوارە ماڵی ئۆگەر تۆشەکەن چه پیاگەکە دارا بێ چەنە هەرواسە هەڵەگەڕێتەوە بەوەی کە ئەو خاتونە چۆن پەروەردە بووگە و چ جور ئەخلاق گەلێکیس خاتونێک مانەس هەڵە خەرجە لە ماڵ باوکی هەروە بارات کە خاتون گەلێکیش مانەس نا چۆن سەختی فرەیان کێشاگە ئەنتزاریانەس کەشووەکانیان فرێک لە مەسائل و مشکڵاتیان حەلکا و ئارزوەکانیان بەراوەردەکە وەلی لە واقعیەتە ئەمە نییە لە واقعیەتی وەسەکە ئەم دوو نەفەرە هاتکنە ئێرە و ڕساڵەتێکیانەس کە بە یەکۆ بوون بە یەکێک و خانوادێک تەشکیل بن بۆ ئەوەی کە نسلی بەشەر ئێدامە پێیاکاوە بە یەکۆ بگەینمە تەعالی و زندگیە کە لە ڕووی زەوی نەهەسیان بە یەکۆ تاسەری بوون وەلێ بازم کێش و گرفت هەست چۆن لە دوو خانوادەی جیاوازەتێن بە دوو شێوازی پەروەردەبوونی جیاوازۆتێن هەرواسە چۆن ئەتوانین ئەمە بە یەکۆ یەکێک بکەین یانە چەندێ زەمانەوات کە ئەم ژن و پیاگە ئەحساسکەن کە ئیترنا ئەمە پیاگی منەوە ئەویش هەروە ئەمە خاتونی منە وە بگەین بۆ سازشە بە یەکۆ بەنظر من بە دەرکیان بەختی هەست ئەم جدا ئەشە یەکترین دەرکەن ئەو نە بە بلوغ فکری گەیوێتن کەپتان یەکترین دەرکەن تاشەکان ئایسا مەسەڵەن
هەرە و بەحث قەناعەتەکە کەوتمە ئەو ژنە ئەگەر پیاگەکەنی بێ دەرکێکی بێ کە ئەمە نیسی واقعاً من گەرەکمە خۆ قەرار نییە فقط لە خۆشیەکانان لە کناریەکا بین وەختی ئەوان ئەچن بێک و ئزواجەکەن ئەو خۆت پێ ئەختەخونگێ ئەیژی لە تواو شەرایەتە هاین لە کناریەکا بن وەلێ ئێمە متەسفانە جوانەکانمان ئەکسەرەنیان فقط بۆ وەخت خۆشی مثلا هەستمان کە واقعاً زیادە خانمەکان مثلا فقط بۆ وەخت خۆشی ئەمە هەڵەگەڵتە بە ملاک بنیامەکە خاتونی حەزەکە شوکە بە ئاغی پوڵدار خۆی حەزەکە ئەزانێ چێگەرەکەەوە ئەمە فرە خوشحاڵکردن دەست ئەم خاتونە ئەزانێ چێگەرەکە و ئەوێسی ئەو پیاگە بۆ ملاکگەلا پیا بکات یا ئیسا بەیەکۆتەک ئەو ئاغێک بۆ شرایەتە زواجکە نە ئەوەی کە مەسەڵەن خاتونێک خۆی نازانێت چێگەرەکە ئەرتە ناو زندگی جازانێ نا من حەزم بە زندگی ڕاحەتە کرد و حەزم بە بازە سەختیگەر ناکرد ئەوەی کە دەرکیان چەبێت شناختی بەر لە ئێزدواج بەر لە ژیانی هاوبەش کە و کڕ و کچە بەیەکە و هاتوچویان بێ و زیاتر ئەخلاق و خڵقویەک بێتە دەستیان چەندێک ئەتوانێت کاریگەری بێت لەسەرەوەی کە ئەو زندگیە دەوامی فرەتر بێ و زندگی خاستر و با کەیفیەتر بە نەزەر من تەأسیر فرێکی هەست چۆن ئەو شناختە بنیان مامەڵەن هەر ئینسان هەرواسە هەمیشە لە ئەوڵین بەرخۆدا لە دومین بەرخۆدا سایەکە خاسترین چسکەل خۆی جلوە بە ولی وەختی ئەو دوو نەفەرە هان بەیەکەوە مدت زمانی فرەتر بەیەکەوە بن شناخت فرەتریان بێت لە یەک ئەگەر ئیسە شتێکیشیان بێ کە خۆیان واقعاً قەستیان نەوێ بیخەنە دەرەوە ڕوون ئەوێ لە ئەتفاقێکە لە بەرخۆردێکە ڕوونەوێت ئەکە پێێتە ڕوو ئەو چگەریانە پس مثلا بە نظر من ئەشی شناختیان فرەترە و کەنەوەلەیەک کە ئەویش بە هین ئەوەسا کە ئەشی دەوران نامزدیان ئەو مدەتە فرەترە و کەنەوە بەرخۆردیان بەیەک و فرەتر ئەخ ناڵن هاتوچوو بێ ئەوە مەگەرەوەی کە خۆیان گەرەکیان سنەتیە ئەو دیدگا سنەتی خانوادەکان سایکەن ئەو دیدگا سنەتیە نەمێنێت شتێک نییە کە بێژی ئەوە بە نظر من ئەرزش ئەو کەنجکە نایێتە خوار و هاتوچوو وەقرانی ئەتفاق خراوێ پێش بێت قەرارنی ئەتفاقی خراو پێش بێت وەلێ ئەشی ئەو دوو نەفەرە ئەوە بەیەکەوە هاتوچووکەن بێن کە دەرکی خاصیان بێلێ سریکیان هەستنا ئەستان دەرکی خاصیانی ئەچنە ژێر سەخت بێکەوە ئەبین کە بێکە واقعا ناتان کرد ڕۆژ دوای ئەوە ئەیژن نێمە بێک و تەفاهممان نییە یا واقعا ئەو بنیامە بنیامێک نییە کە من بتانم چۆن سریک لە بنیامەکان واقعا هەتاگەر دەروون ناسەکانی شپێری مەحدودیانەوە کردگە سریک لە ئەخلاقەکان پێیک و ناکرگێ وەفرێک لە خانمەکان واغەکان ناوێ بەیەکۆ زواجکە سریکیشی بەڵێ دوو سەختەکەدان سریکیشی مەسەڵەن سایەکە کولەن تەزاهورکە بە شتێک کە نییە بە ئەو شتە کە خۆی نیستی تەزاهورەکە ولی وقتی مدت زمانی پرتیتر دنیا خۆی خسته ئەوێ ئەو تەرفە خۆی ناتانێت تەزاهورکە ڕووی واقع یەکەن بە ئیشقۆلاقێک فرۆوەڕن بە خۆیان زیاتر یەکترین انتخابەکەن وەکو جاران نەماگە کە دایک و باوک ژنیان بۆ بخوازێ یا دایک و باوک سڵاح بووێنن کە شوو بکات بەکی وەلێ بازم باوەجود ئەمە دەوام زندگیەکانیان کەمە ئێوە قسەتان چەس بۆ ئەم خاتون و ئاغەگەلە کە دەوامە ئەو زندگیە بڕێتە بانتر و توولێ عمرێ ئەو زندگی فرەتر بێ و کەیفیەتێ خاستری بێت واخەنەشێ هەرتیان احترام بۆ یە قایل بن ماڵ خۆ میان نەبەرد نییە ئیسەوە ئەڕوانن قانون محبەتە ئەشێ حتمما محبەت بکریێ تا محبەت بژنەفی چ پیاک بێت چ ژن بێ ئەشێ ئەوە محبەتەکە گەرم بێت واقعاً خۆیان فڕەنان بۆ باوەشدانێتر خۆیان لە ناو زندگیەکە خۆیان گەرم نگابێرن مناڵەکانیان تێنەوە مناڵەکەت تێتەوە لەجێ ئەو کە بتێتە پیژوازیەوە ئێژی ئای خانمێکە ێژێ مەسەڵ بە کوڕەکە ێژێ سکارۆ کێشاگا چت کرد لە دەرەوە نا ئەوان نێژن کاکە گیان احتیاجۆ چەس بێتەک خۆما قسەکەت کە تاپچیتە دەرەوە تا کاتدانێترا قسەکەت کەیت سکارەکێشی لێرە و لامەی کێشە کۆمەک دەکەم لێرە و لامەی کێشە احتیاجۆ بە پوڵە ئەگەر لازمیش بێ قەرزەکەم بۆت مەچۆ لە دیگەران قەرزکە کە من نەزانی
لە بوارێ ئەخلاقیەوە گەر باسی ژیانی هاوبەشکەین هەروە کە ئەزانن کوڕ و کەنیشک لە دوو خانەوادەی جیاوازەوە یان لە دوو بنەماڵەی جیاوازەوە تێن وە بە یەکەوە زندگی دروستەکەن و ئەوەن بە بنەماڵەی ئەم سازشێت زمانێکی گەرەکە مدت زمانێکی گەرەکە ئەزانی چۆنە ئەوان کۆ ئەو خانمەکە لە ماڵ منا بووە 21 ساڵە تەک منا زندگیەکە ئێخلاق خانەوادەی منی هەست وەێ ئیسا ئەچێتە ناو خانەوادەی ئەو تەرەف تا بە ئێخلاق ئەوان داکەفێت و کوڕەکەی ئەوانیش هەروە 21 ساڵ 20 ساڵ لە ناو زندگی ئەوانە زندگی کردگا کە بە ئێخلاق ئەوان بووە وەێ ئیسا هاتکن دوو نەفەر بەیەکەوە خەریکن مختلفنی تر ئەو لە ئێخلاقێکەوە ئەم ئێخلاقەکە تا بە یەک سازگار بن ئەشێ جۆرێ ڕەفتار بکەن جۆرێ مەحەبەتکەن بە یەکتن کە ئێخلاق خۆیان جەدید بەدەست بێرن هینەکەی ئێمە کە تکماناکردی گیانە ئەوە کە جیاواز بمێنێ وەێ هینەکەی خۆیان هاوبەشی خۆیان بە یەکۆ هاوفکر بن بە یەکۆ زندگیکەن کە بزان چە بکەن چۆن زندگیکەن چۆن خەریدکەن بۆ ماڵ چۆن سبح درۆ ئەوێتە باعث ئەوە کە دروێک بیت بیستانە بە شۆن یابێت هەرواسە ئەشێت درۆ نای تاکەتە بە شۆن یا درۆ نێت وەختی من تک جەناب تا درۆ نام توش ڕاستی تەک بنە ولی ئەگە دروێک بم چواشە ناوچاوم کەی کە ئەحساسەکەی درۆەکەم سپیستانەتر درۆ بە شۆنیاتی هەرواسە ئەماوێتە باعث کێشە و گرفت هەرخۆی ئیتە درۆنان تەگیەکە تا زندگی ڕەحەت زندگیکەن واقعان پای زندگی ئەسڵیە کە ئەشێت درۆنان یەکێ بەیکۆ سەداقەتیان ئەوەی کە ئەخلاقی خۆیانیان بدروسەوە بگەینەوە بلوغە فکریانێ ئەو ئەلگو ڕفتاری گەلەکە لە دایک و باوکردگیانە بین نەکنارەوە ئەو بلوغە فکری خۆیانە بوون بەکار و مهارەتگە زندگی خۆیان استفادەکەن کە بتوانن بگەین بە سازشێک ئیسە شکۆر بۆ خوا ئەوینیت مناڵێکە واقعان 5 ساڵس بە نازێ 50 ساڵێک ئەزانێت هەر ئایسە تۆ بچوە ئایسە من قڕزایکی کە مەس کلاسیە یەکسرە ئەو گوشی منە دەربوو داغان ئاتە یەکە و وەسڵ یەکاتەوە وەێ من بە زۆرەتانم جواب بمە ئیسە مناڵ کە 5 ساڵە بە نازێ 50 ساڵە ئەزانێت واقعان دەدەحفە ئێمە ئەوەنە دەرە و ئەیتێرنۆ نازانین بخۆم ئاگا هەو بوونە سۆباتەوە جۆ بەوەی کە علم پیشرفتی کردگە چتگەلی فرەتر ها لە بەردەستیانە و تەکنۆلۆژی ها لە بەردەستیانە و تا حەدێتوان لێ استفادەکەن بۆ گە سەبایسەوە مناڵەکانیش ئاگا هەو بنەوە هەروەها جوانەکانیش یانێ هەر نەسڵێک کاڕێ ئاگاهی بیشترە لە نەسڵە قبلێکە